عبد الرزاق حمودیتمان کاسبی عیب نییە لە من قەڵاتی پێرایی بۆ یاغ دەکرد باشە لە ناخەوە بریندار بوو هەر کەسێک کە ڕۆی شوێنی پڕنافتەوە بە هەوڵدا لەبەرەوەی کاک عەبدولڕەزاق خوددا ئافریکا هونەرمەندێکی زۆر سەرکەوتوو بوو هەم لە سینەما هەم لە شانۆ هەم لە دراما نزیکەی 30 ساڵە ئەوە کاری هونەری دەکات کە کاری هونەری دەکات بەڕاستی کەس سوچی کەس ناگریتەوە کاک عەبدولڕەزاق بە خەم و پەژارێکی زۆرەوە لە وەزعێکی خراپش دەژیا بە حەقەت هەر لێرەوە دەرم خوددا ئافریکا 3 جێلەکە دوایین کارمان بوو بەیەکەوە وابزانمەویش بەشدار بووە لەو کارای بەسەراتەکانی زۆر خۆشە بە حەقەت دونیا شەوێ فیلمێکی منێ دەزانم ژیانی ڕاستی لە مەدرسیدایە دەمزانی هەر دەمری خوددا ئافریکاتن مردنیش برا گەورەی هەمومانە لە کورتە فیلمێکدا دەرێ بە من دەرێ گەورم بەسەری تو هەر سێ مندارم بەدەستی خۆت حەفازە بکەی معنا بەڕاستی ئەوە زۆر شتێکی ئەو دنیا شەوێ کە لێم دەدا حەقەت ئەمن با پێت برێم لێرەوە ئەم ڕای دەگەینم وەکو هونەرمەندێک ئەمن ناتانم مەقسەد بژێوی ژیان لە وڵاتیمە بە هونەر ناژی بە حەقەت ئەوەی کە دەتەوێت بیشیکەی لەبەر کۆمەڵگا ناتانی بکەی کە تو شۆرەتەکەت وەرگێت ئەمن ناتانم وەکو کەسێکی دیکە بتانم پار بە عارەبانەوە بنێم ڕزقی بفرۆشم وە لە کۆمەڵگەی مەش لە وڵاتی مەش بتەوێت بە هونەر بژی زەحمەتە احتیمادا ئەوەی ئەوان دەیکەن ئەمان نەتانین بیکەین زۆر شتەیە لەبەر کەلتوری باو باپیرانمان بە حەقەت من ناتانین هەموو شتێک بکەین بەڵام ئەوان جێ نادەنەوە شتانە کۆتاییدا وەکو هونەرمەندانی کۆنسپیانتانەیە بۆ لایەنی پەیوەندیدار بۆ لایەنی پەیوەندیدار ئەمن دەرێم حەقوەیە حکوومەتی هەرێمی کوردستان چاوە بە هونەرمەندەکاندا بخشێتەوە لەبەرەوەی هونەرمەندی وامان هەیە کاک عەبدولڕەزاق حەمودیتمان کاسبی عیب نییە لە من قەڵاتی پێرایی بۆ یاغ دەکرد باشە لە ناخەوە بریندار بوو زۆر بریندار بوو بەڵام کوی هینا بۆ حەز دەکرد زمورەکەی بە پێکەنی بێخی بەڵام لە ناو خۆش بریندار بوو زۆر بەداخەوە بۆ کاک عەبدولڕەزاق